بله تماشا من اینجا لسر روش هریما کردستان بگومان کارودان نفدولتی هجانه کارودان چاپمنیا نفدولتی هنه کارودان عالی نفدولتی هنه جبلی عراق و جبلی دورجیم گلو اف روشان حال باشوری کردستان قومی هیا چند باندوریا ولاتم تایبتی و کوچافدرن و هرمی دیبیجن باندوریا ولاتن دردور تایبتی ایران و ترکیه لسر و هرمی برجاندیان دی برفکی وچن اف امریکا دی بیجه وشان دکی له ولیر به بوگوتو بیشکن روشانا بزیاتر باندوریا نفدولتی و کارگریا نفدولتی لسر هرمی کو هر کسی دزانن ها لسر اصل نفدولتی تایبتی ولاتن زلیس او ولاتن هوالباندا نفدولتینا لشر دیجداش آلیکاریا سربازی هرما کردستان دیکن نه دراج برفچ وچید دكتور زمكان علي امام السيزانكو للسوديكان نارتي لشاري سليماني لسلام بابتا ميواني اميا دكتور امكاتو باش بتايبتي لم ناوچيه لناوچي سليماني كالن ليره زياتر تاثيري نفوسي ايراني له تاثيري ولاتي ايراني له بجيال ناوچي دهو كاولير زياتر تاثيري تركيا له وكو چاوديره كاني روشا كالن ايا تاشان ام روشا كاريگري لسلاوابه بله خوی لراسیه هرمی کردستان مجالی چی کراوی با هزا اقلیمی کان هزا سریچکانی وکو ترکیه وکو ایران که بین ایران رول ببینن برجوندکانی خوام بپارزن لیره او حکمی واقعه لراسیه يعني هزي بالا لهرمی کردستان لو جم سرجيريه دينيه استراتيجيك لناوچکای هيا للايك ايران دجي سعوديه كشوم الملانيكانيان لسوريا ولا العراق ولا بيجاكاني تري امنا وشيء ابينين اليريا بارتي ديمقراطي كردستان دياره واضحه كبرجيري تركيا كردو بو السير نيه اگر دولتي وكو ايران ب يعني لا قواري بارتي بتشوكات وليريا يا بطموحكاني لهرمي كردستان كم تركاته بلام لراستيا او خطابي بارتي كاساي بينين كالله او وضعي لكردستان هي دستي درجي لبشتوي او رازنيه براستي او كالرؤيه لحالي اسا بانجيش كردني خطري وهمي درجيه بو باساوينا نو بو سياستغاني بارتي ديمقراطي كردستان لو انا شخصياناني بارتي لا دابين كردني موچي فرمانبران ليره و دابین کردنی خوشگذرانی که پیشتر وعدیان نبود بلندیان نبود بلندکانی سروچی هرمی کردستان با جزیانانی دولتی کردی و سربخویی لستای پارتی توشی چشیشی گوره بود خلق توریه گر خلق خوی تورانه به هیچ چیزی درشی ناتوانی براستی خلق هان با برانبر با پارتی دموکراتی کردستان بویا وی که رؤیا سری که بمبورا اوي كالرؤيه لحالي استايا هيك شكل هذا يقيم كان بتايبتي ايران نا بهش شوي لم هرمي دروز به بو لحالي استايا ايران اي هرمي كردستان هرمي شي مستقر به بو ك توانايها بالروبروي داعش بوسطه داعش هذا شي هرشه امازه لسر مصالح ديني ايديولوجي استراتيجي العراق ولا خو ايراني شا بو ايران يكم ببي بارزاني خوي يكم دولت بو که هاوکاری هستگانی پیشمرگی کرد استا بو پشوی درست بکا بله او روشی لهرمی کردستان قومی و کتو تی هر کات پشوی درست به حتی هر کات روزنامه‌نویسی که لگواره کاشته بنوسه لهرمی کردستان مسئله تخوین کردن دستی درکی امیکی که لوش تانه که لم روشه زوزو بر پرسکان ادنا پالکتر حتی زورجر لپال چاپمنی و لپال سیاست مدارکانیش بلام تو باسی رولی ایرانی کرد ای رولی ترکیه لم چارچوبه سریکا ترکیا پاپشتشی گوری بارتي ديمقراطي كردستان كهزي بالا دست بو لحكومتي هرمي لحكومتي هرم ولا هرمي كردستان بارتي بهش تركيا لو باور يعني بجيري خوبشاندان ك يا هاني هر لانو كسك بعد دجي بارتي او كي بجيري بارتيه بو امرو يشكل جريده كان بيرمنا جريده رسمي كان تركيا باسي لو كركا ايران دستي هبو لهانداني خوبشاندران بو سوتاني باركاكاني بارتي ديمقراطي كردستان من بيموا پشوی ناوچەکە پەیوەندی هەیە بە شکستەکانی پارتی دموکراتی کوردستانەوە چونکە هێزی باڵا دەست بووە چونکە خاوەنی بڕیار بووە چونکە خاوەنی استراتیژیەی سربەخۆیی ئابووری بۆ هەرێمی کوردستان ئەوانەی پێ نەهاتە دی ئێستا بانگهێشتی ئەو هەڕەشە دەرەکیاکە بۆ ئەوەی کە شرعیت لە خۆپیشەندەران وەربگرێتەوە بە دڵنیاییەوە بە هیچ شێوەیە پشتگیری سوتانی بارەگا ناکەم بەڵام ئێوە شرعیت لە خۆپیشاندەران بسەنێتەوە ئێستا حاڵی حاضر کە هێزی عسکەری بەکارەهێنرێ لە پێناو وەستانی پرۆسەی دیموکراسی و ڕێگەگرتن لە سەرۆکی شەرعی پەرلەمان بۆ گەڕانەوە
بۆ کارەکەی خۆی بۆ شاردنەوەی سیاساتی عسکەری خۆی لە پرۆسەیەکە کە لە ڕاستی ئابێ دیموکراسی بێت. ولی دکتۆر تۆ باسی ئیرانت کرد لێرە زۆر جار باستەوەیەکێک کە ئەمە نزیکە لە سنوورەکانی ئێرانە نفوسی ئێران زیاتر لێرە بەرژەوەندەکانی ئێران لێرەیە زۆر جار باستەوە کرێت بەرپرسە باڵەکانی ئێران چ بەنهێنی بێت چ بەڕاستەوخۆ بێ سەردانی سلێمانیەکان لە گەلایەنەکان زۆرجار کەنەکەکی دروستە بێ هەوڵی نزیکردنەوەی یەکتریان حتا لە ناو حزبێک هەوڵی نزیکردنەوەی باڵەکانی حزب ئەدرێ ئەم ڕەوشە تا چەند کاریگەری ئەوەی هەیە کە بەرژەوەندەکانی ئێران بخاتە مەترسیەوە ئەی ڕووی ئێران لە ئێستادا بەدڵنی ئەیەوە تا ئێستا ینی تەسریحێکی ئۆتۆمان نەبینیوە لەلایەن پێگە ڕسمیەکانی ئێرانەوە بەڵام ئێران لە مەسلحەتی نییە لە حاڵی ئێستاە شێوی دروست ببێت لە منطقەیە بە تایبەتی لە منطقەی سلێمانی ئێمە زانین بە شێوەیەکی تەقلیدی ئێران لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هێزەکانی ئێرە پەیوەندێکی پتەوتری هەبووە وەک لە پارتی دیموکراتی کوردستان بەس بەڵام تا ئێستش ینی خۆیان یەکلا نەکردوێتەوە تەسریحێکی ڕوونی و ئاشکرایان نەبووە لەسەر و بارودۆخەی لێرەیە بەڵام من پێم وایە بە هیچ شێوەیەک نایەنێ ئێرانیەکان نامێت پاساو بۆ ئێران بێنمەوە لە ساڵی 2023 بەپێی راپۆرتی گروپی قەیرانە نێودەوڵەتەکان ئێران پشتگیرێکی سەرەکی گروپی ئەنسار ئیسلام بوو بەڵام لە ئێستایەوانیە ئەو بارودۆخە گۆڕاوە پێم وایە ئێران نایەوێت لە منطقەیە پشێوی دروست بێ بەس نازانم بۆ تا ئێستا تەدەخولێکی ڕسمی مباشر نەبووە بۆ ئەوەی کە لایەنەکان بەڵام کاتێکە لێرە ئالۆزیەیە لە کاتێکەوە کۆتواڵی پرۆسی سیاسی لە ئێستادەوە کە زۆر چاودێر زۆر بەرپرسی بەڵێ ئەم هەرێمەش ئەڵێن پرۆسی سیاسی لێرە یان تووشی ئیفلیس بووە یانیش پێک خراوە بەڵێ سەریکە ئێران هەوڵی خۆی یا ئەمریکەکان هەوڵی خۆیاننا بەس هیچ دەوڵەتێک نایەوێ وا ببینرێ کە وەکو شەترەنج یاری بە سیاسەتی ئەم هەرێماکە هەر یەکێک لەو دەوڵەتانە چه وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کە بەرژەوەندێکی ئەمنی استراتیژی هەیە لەوەی کە هەرێمی کوردستان لە سەقامگیری و ئاسایشا بێ لەبەرەوەی باشترین هێزی شەڕکەری هەیە بەرامبەر بە داعش تەنانەت ئەمریکاش نایە بە مباشری ڕۆڵی ببینرێ لە دەرەوە ئەمریکیەکان ئێرانیەکان ئەیانەوێ وای دەرخەن کە حکوومەتی هەرێمی کوردستان کە خەڵکی کوردستان کە لایەنەکانی کوردستان بە ئارەزووی خۆیان دکتۆر ئێمە باسی فاکتەرێکی دیکەیەکی بەڵێ لێرە باسە فاکتەرێکی دیکەیە کە لایەنێکی تری بەهێزێکێن کە خاوەن نفوسە لە باشووری کوردستان و کۆچاودێرەکانی ڕەوشی هەرێمی کوردستان ئاڵێن ئەویش تورکیایە تورکیا لە ئێستادا بێگومان لە لای دهۆکی لەو ناوچەیە بنگەی سەربازیەیە بنگەی ئەسکەری هەیە زیاتر لە 3000 سەرباز وەکو چاودێ وەکو داتاکانی ئەو بوارەی ئاڵێن کە تورکیا تەواجودی جەندورمە و میتۆ ئەو لەو منتەقە هەیە بێجگەل بە سەدان کۆمپانی و ڕۆژانەش ئەو ناوچەیە تۆبارانەکەی بەرژەوەندی تورکیا لەم چارچێکی بەسەردێ سەریکە ئەگەر مێژوو ئاوێنەیەک بێ بۆی سێری بکەین لە 96 تا پارتی دیموکراتی کوردستان تووشی کێشە بوو لە کاتی شەڕی ناوخۆیە تورکیا بە شێوەیەکی عسکەری تەدەخولی کرد بۆ پاراستنی پارتی دیموکراتی کوردستان و دەسەڵاتی لە ناوچەی هەولێر من لەو باوەڕێیان ئێستا حاڵی حاضر تورکیا تووشی کێشەی ناوخۆی خۆی بۆتەوە تووشی کێشەی ئەمنی بۆتەوە ئەوە ئەولەویەتی زیاترە وەک لە هەرێمی کوردستان بەڵام بە دڵنیاییەوە چاودێری بارودۆخ و ڕەوشەکەکەن ئەگەر بزانن ڕۆژەکە بە شێوەیەکە کە مەساڵحی سەرەکی و استراتیژی پارتیەکەوێتە ژێر خەتەرەوە دڵنیام تورکیا تەدەخل دەکات چونکە لە بەرامبەرە پارتی دیموکراتی کوردستان کەمی بۆ تورکیا نەکردووە کەواتە لەوێ وە کۆتواڵی تورکیا تەدەخلەکە ئایا لە کاتێکی وایە لە کاتێک وایە کە ئەو لایەنەی نزیکن لە ئێران وەکو دیت ئەگەر بەرژەوەندیان بکەوێتە خەتەرەوە ئێرانیش ئامادەیە وەکو حتا بە ئەسکەریش تەدەخل لە باشووری کوردستان بکە سەریکە بە دڵنیاییەوە هەموو دەوڵەتێک بە تایبەتی دەوڵەتی ئیقلیمیەکان هەموو هەوڵێکی خۆیان خەنەگەر بۆ ئەوەی کە دەسەڵات و توانا و نفوزیان لە ناوچەکانی دەرەوەی خۆیان زیاد بکەن بە شێوەیە کە سیاست لەو ناوچەیە کە پەرسەندە سیاسیەکان بەپێی مەساڵحی خۆیان بێ حاڵەتێک دروست نەبێ کە دژی بەرژەوەندەکانیان بێ لە دەرەوەی خۆیان بە دڵنیاییەوە ئێران بزانێ مەساڵحی ئەساسیەکەوێتە خەتەرەوە ئەوانیش تەدەخولەکەن وەکو لە پێشتر باسم کرد ئەمە عێراق و کوردستانیش مەجالێکی کراوەیە سەری سووریا بکە ئەبینی هەرێمی کوردستان و عێراقش چییە بەڵەوەی تۆتیت عملی ئەقلیمی بۆەوە تورکیا و ئێران ئەی وڵاتانی جل هێسا وڵاتانی خاوەن نفوس و بەرژەوەندیە لێرە بۆ نمونە ئەمریکا بۆ نمونە بریتانیا فەڕەنسا بەڵێ سەیریکە وەک پێشتر ئاماژەم پێەیە هەرێمی کوردستان پاڵپشتێکی سەرەکی تەحالفی نێودەوڵەتیە دژی تێرۆریزم دژی داعش بە قیادەی ئەمریکیەکان ئەزانن کە کورد باشترین هێزی شەڕکەری هەیە بە درێژایی 1000 کیلۆمتر ڕوبەڕووی داعش بۆتەوە بۆیە هەموو هەوڵێکی خۆیانە خەنەگەر بۆ ئەوەی کەەوە
سنوورێک دانێن بۆ ململانەی سیاسی ناوخۆی لە هەرێمی کوردستان بۆ تێکنەچوونی بارودۆخی ئەمنی لێرە بەڵام ئەوەی ئەمریکا نایکە تەدەخولی مباشرە بۆ ئەوەی کە سنوورێک دانێت بۆ هەڵسوکەوتە نادیموکراتی عسکەریەکانی پارتی دیموکراتی کوردستان بەرامبەر بە هێزە سیاسەکانی بێژگە لە شەڕی داعش دکتۆر هەرێمی کوردستان زوو جەباسەوەیەکە کە هەرێمی کوردستان تەنوویەتی تاقە بوو بازاری جیهاندا بیمکات نەفت کە هەر شتێن ناوچەیەک لە جیهانە نفتی تیابێ بەم شێوەیە بەرهەم بێنرێ ئەو ناوچەیە بێتە ناوچەیەکی گرنگ بۆ ئەوڵە وڵاتە زەلێزەکان بە تایبەتی ئایا بێژگە لە فاکتەری شەڕی داعش فاکتەری ئابووریش بوو نمونە کۆمپانیای ئێکسۆن مۆبیل تۆتال ئەو کۆمپانیا بەزە بەلاحەکانی وڵاتە زەلێزەکان لە ناوچەکەیە ئایا بەرژەوەندی ئابوووریەکانیش و ئاخوازێ کە ئەو وڵاتانە نێڵن ڕەوشی ئەمنی هەرێمی کوردستان تێک بچێ؟ بەڵێ ئەوە وابزانم وەک عێراق بە شێوەیەکی گشتی سەری مەوزوعەکەکەن سەری بابەتەکەکەن هات مەسەرە و خاڵە بەس بۆ ئەوی تەواوی کەم بەداخەوە سیاسەتی دەرەوەی ئەمریکا تعبیر نییە لە قیمە دیموکراتیەکانی ناو ئەمریکا پشتگیری هەر هێزێکەکە ئەگەر بەژۆندە سیاسی و ئابوووریەکانی لە دەرەوەی خۆی ئەگەر بەژۆندە سیاسی و ئابوووریەکانی ئەمریکا بپارێزێت بۆ نمونە ئەمریکا پشتگیری سعودیاکە هیچ سیمایکی دیموکراتی هەرێمی کوردستانش فاکتەرێکی گرنگە بۆی ئەمریکا بەرژەوەندەکە ئابوووریەکانی خۆی لێرە بپارێزێت من پێم وایە دیفاع لە پارتی دیموکراتی کوردستانەکە و جۆنایەتە پرۆسی دیموکراسی کە چی بەسەریەت لێرە فاکتەری ئابووری فاکتەرێکە بەڵام ئەگەر بۆ دیفاع لە پارتی دیموکراتی کوردستانەکە فاکتەری ئابووری هویە بەڵێ فاکتەری ئابووری یەکێکە لەو فاکتەرانە من باسم کرد لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە ئەکسۆن مۆبیل و کۆمپانیا نەوتەکانی تر دەورێکی گەورەیان هەبوو لە هێنانی فڕۆکەکانی ئەمریکا بۆ ڕێگەکردن لە داعش بۆ نزیک بوونەوە لە شاری ئەولێرەوە شتێکی زۆر وازەحە بەڵام ئەوەی جێی داخە ئەگەر چاوەڕوان بین ئەمریکیەکان یا بریتانیەکان بێن سنوورێک بۆ سیاسەتە نادیموکراسیەکانی پارتی دیموکراتی کوردستان دانن لێرە بەڵێ دکتۆر زمکان عەلی مامۆستای زانکۆی